لەسەر ئەم بابەتانە و کۆی پرۆژەکان قسە دەکەم. گرنگیدان بە ئاسایشی ئاو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بووە. بەڕێز دکتۆر ئەندام محسن پسپۆڕی سەرچاوەکانی ئاو لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ دەرفەتە لەگەڵێەوە. دکتۆر، پاراستنی سەرچاوەکانی ئاو و پاراستنی ئاسایشی ئاو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چۆن گرنگی پێدراوە و کاریگەریەکانی ئێستا چۆن لە کوردستان دەبینین؟ دووبارە زۆر سپاس بۆ دەرفەتە. تەمان بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە، پێم خۆشە پێناسەیەکی ئاسایشی ئاو بکەین. ئاسایشی ئاو مەبەستمان چێ لە ئاسایشی ئاو ئەوەیەکەوە هاوڵاتی دەستی بگات بە ئاوێکی خاوێن و دڵنیا بێتەوە لەوەی کە دەستی دەگات بۆ ئاو و هەروەها و ئاوەی کە دەستی پێڕادەگات بۆ مەبەستەکانی خواردنەوە و هەروە پیشەسازی و کوشتپاڵ و بابەتەکانی تر بەکاری دێنێت. ئەگەر سەرنج بدەین ئەو پرۆژانەی لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکراون، پرۆژەی گرنگ و استراتیژی بوون. بە بەردەوامیدان بەو پرۆژانەوە دەکات کە کوردستان لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی تر. ئەگەر سەرنج بدەین لە لێدوانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەدا، عێراق کەوتۆتە نێوان ئەو وڵاتانی کەوا زۆر کاریگەرن بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا. ئەمە ژوای کردووە کە عێراق کاریگەریەکەی بەو شێوازە بێت کەوا پێویستە ئامادەگی و پرۆژەی تایبەتی هەبێت لە سەرچاوەکانی ئاو. بۆ نمونە دەبینین ئەو پرۆژەی کە ئەوڕۆ کردنەوەی بۆ کرا دەکەوێتە شوێنێکەوە ئاستی ئاوی ژێرزەوی بە ئاستێکی مەترسیدار دابەزیوە. ئەمە ژوای کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێگری بکات لەو کەمبوونەوە مەترسیدارەی ئاستی ئاوی ژێرزەوی پرۆژەیەکی استراتیژی لەو شێوەیە لەو شوێنە جێبەجێ بکات. کەواتە ئەمە سەلمێنەری ئەوەیە دیدگای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیەکەوە پاراستنی ئاو ببێتە یەکێک لە ئەولەویەتەکانی حکوومەت بۆ ئەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژتر. باشە دکتۆر، وەکو سەرۆکی حکوومەتی شاماژەی پێکرد مەترسی گۆڕانەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستانیش کەوتۆتە ژێر کاریگەریەوە، بەڵام توانیانە تا ڕادێکی پاش ڕووبەڕووی ببنەوە. ئەم پرۆژانە چەندە هاوکار بووە بۆی کە کاریگەری نێرێنیەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان کەم بێتەوە؟ بەڵێ، ئەگەر سەرنج بدەین لە پێشووتوودا ئەو پرۆژانەی ئاو یاخود لە شارەکان زیاتر پشت بەستراوە بە ئاوی ژێرزەوی، وەکو دەڵێ بیر لێدراوە. ئەو بیرانەش ئاوی ژێرزەویان بەکارهێناوە. لە ئێستادا ئەو پرۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبینین پرۆژە لە شاری هەولێر بە قەبارەی جیاواز، لە شاری سولەیمانی و هەروە لە شاری دەهۆک جێبەجێ کراون بۆ ئەوەی کە ئاوی ژێرزەوی بەکار نەهێت بەڵکو ئاوی سەرزەوی بەکاربێت. ئەمە ژوا دەکات کە ئەو ئاوی ژێرزەویە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو. ئەگەر سەرنج بدەین لە قەبارەی ئەو بڕئاوەی کە ئێستا لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەم هاتووە، نزیک دەبێتەوە لە ملیۆنێک مەتر سێجا ئاو لە ڕۆژێکدا، کە ئەمەش قەبارەیەکی یەکجار زۆرە بەراورد بە ژمارەی داریشتوان. ئەمەش وا دەکات کە زیاتر فۆکەس بخرێتە سەر ئەوەی کە ئەو ئاوەی کە بەرهەم دەهێنرێت بۆ بواری خۆشگوزەرانی خەڵک، ینی وەکو دەڵێن لە زیاتی ئەوەی ئاوەکە لە ژێرزەوی دەربهێنرێت، ئێستا ئاوەکە لە ئاوی سەرزەوی سوودی لێ دەبێت. باشەکەواتەمە بەستانەوەی داخستنی بیرەکان کاریگەری لەسەر بژانەوەی ژێرخانی ئاو بڵێن ئاوی ژێرزەوی دەبێت. لە پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر 1100 بیر داخران و لەم پرۆژێش کە ئێستا کرایەوە کە قوڵترین بیرەکان بە قوڵی 73 مەتری تێدا بوو، نزیکەی 200 بیرە ببوورە 700 مەتری تێدا بوو، نزیکەی 200 بیردا دەخرێن. کەواتە ئەمە چ کاریگەریەکی دەبێت بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت ڕوبەڕووی ئەو گرفتانە بێتەوە؟ هەروەکو ئاماژەم پێدا، ینی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە ناوچەکە بە دیاری کەوتون. بۆ نمونە ئەگەر سەرنج بدەین لە باشووری عێراق و لە ناوەڕاستی عێراق وەکو دەڵێ ئاوارەبوون بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەستی پێکردووە بۆ ئەوەی خۆمان دوور بێخینەوە، ناوچەکانی هەرێمی کوردستان دوور بێخینەوە، یاخود ناوچەکانی هەرێمی کوردستان سەلامەت بن لەو جۆرە کارەساتانە یاخود لەو جۆرە ئاوارەبوونە. ئەو جۆرە پرۆژانە پێویستن. ئێستا وا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەو پرۆژانەی جێبەجێ کردووە زیاتر ئیعتیماد لەسەر ئاوی سەرزەوی بکرێت. ئەو جۆرە ئاوارەبوونانە کە بەهۆی گۆڕانکارەکانی کەشوهەوا دروست بووە لە ناوچەکانی ئێمە سەر هەڵ نەدات. باشە، دروستکردنی بەنداو و پۆنگ تا چەندە
هاوتەریب لەگەڵ ئەم پرۆژانەی ئاو داخستنی بیرەکان و گرنگیدان بە پاراستنی ئاسایشی ئاو گرنگ دەبێت بۆی کە ئەم پلانانە وەکو خۆی جێبەجێ بکرێت و پرۆژەکان وەکو خۆی کاریگەری ڕاستەوخۆیان هەبێت. بەڵێ دووبارە دێمەوە سەر دیدگای جەنابی سەرۆکی حکوومەت لەم بارەیەوە. ئەگەر سەرنج بدەین پرۆژەکانی ئاو پرۆژەی متەکاملن گشتگیرن، ینی سەرنج بدەین دەبینین پرۆژەمان هەیە پرۆژەی پاڵاوتنی ئاو، پرۆژەمان هەیە پرۆژەی بەنداو، پرۆژەی پۆند. ئەم پرۆژانە بەیەکەوە کۆمەڵێک کاریگەری لەسەر حکوومەت لا دەدەن، لەسەر کۆمەلگا لا دەدەن. بۆ نمونە پرۆژەیەکی وەکو بەنداو خود پۆند ئەو پرۆژەیە وا دەکات کە هەم مەترسیەکانی لافاو کارەساتە سروشتەکان لە نێو شارەکان کەم ببێتەوە و هەروەها گڵدانەوەی ئاوی پێویست بۆ ئەوەی لە کاتی وشکە ساڵی و هەروەها بۆ بەکارهێنانەوەی بۆ مەبەستی خواردنەوە و هەروەها بۆ مەبەستی کشت و کاڵکردن و پیشەسازی بەکاربێت و هەروەها ئەو پرۆژانەی ئاو کە دەبینین دروست دەکرێت هاوتەری بە لەگەڵ ئەو پرۆژانەی کە بەنداو هەیە. ئەمەش وا دەکات کە دڵنیابینەوە لەوەی کە سەرچاوەیەکی ئاوی باوەڕ پێکرا و دڵنیا بووە هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتی دەستی پێ بگات. باشە هەندێک لە ئەم بابەتانە سروشتین وەیتر لە توانای حکوومەتەکان دانیە بۆ نمونە کەم بارانی یا نەبارینی باران کێستا لە وەرزی پاییزین و بارانیش نەباریوە کێشەی کەم ئاوی وە یا بڵێن وشکە ساڵی زیاد دەکات. پلانی حکوومەت بۆم بابەتە چییە و توانراوە تا چەندە لە ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە کار لەسەر ڕوبەڕووبوونی ئەم گۆڕانکاریانە دەکەن کار بکات و سەرکەوتوو بێت لەم پلانانت. بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە سەرکەوتوو بووە لەوەی کە تا ڕادەیەکی زۆر باش کە سەرکەوتن بەدەستبێنێت لەوەی کە دڵنیا بێتەوە کە ئاسایشێکی ئاوی پارێزراومان هەیە بۆ هاوڵاتیان و هاونیشتوانیان بۆ مەبەستەکە جیاوازەکان. لەم ڕۆژ دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی باشیە بۆ لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە لە بواری کلایمەت چێنج و خۆت گۆڕانکاریەکانی کەشوهەوا کار دەکەن. لێرە دەمەوێت ئەوە ببیرێنەوە، ینی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵوتوانەکانی خۆی خستۆتە گۆڕ بەشێکی زۆری لەو پرۆژانەی کە دەبینین ئێستا پرۆژەی ئاون. ئەوەش گرنگی ئەوە نیشان دەدات کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کە ئەولویەت بداتە بابەتێک کە بابەتی هەنووکەیی ناوچەکەیە. بەڵام ئەگەر سەرنج بدەین حکوومەتی عێراق هیچ بەشداریەکی نییە لەوەی کە لە بنیاتنانی پرۆژەکانی ئاو لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوەش ئەگەر دەبینین لە دوای ساڵی 2014ەوە ینی کۆچکردنێکی زۆری هاوڵاتیانی عێراق بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە، بۆیە دەبێت حکوومەتی عێراقیش بەشدار بێت لە بنیادنانی پرۆژەکانی ئاو لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشدار بێت لەو پرۆسەیە، بەڵام بەداخۆ دەبینین کە هیچ بەشداریەکیان نییە. زۆر باشە دکتۆر، ئەگەر ئاماژە بە بابەتە ژینگەیەکەیش بکەین لەبەرەوەی ئاو و ژینگە هاوتەری بن بەیەکەوە و کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر یەکەیە سەر کۆمەڵێک پرۆژەی گرنگی ژینگەی لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن وەکو پشتێنی سەوزایی لە شاری هەولێر و هاوکات سەرۆکی حکوومەت بەردەوام جەخت لەسەر پاراستنی ژینگە دەکاتەوە. ئەم پرۆژە گرنگانەی ئاو تا چەندە کاریگەریان لەسەر سەوزترکردنی کوردستان و پاراستنی ژینگەی کوردستان دەبێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئاو سەرچاوی ژیانە، ینی ئەوە گومانی تێدا نیە. ئەو پرۆژانی کە ئێستا جێبەجێ دەکەن وا دەکات کە فۆکەسی حکوومەت لەسەر دابینکردنی ئاو بۆ هاوڵاتی نەبێت، بەڵکو فۆکەسی حکوومەت لەسەر دابینکردنی ئاو بێت بە شێوەیەکی گشتی بۆ هەموو بوارەکانی ژیان، بۆ بواری کشت و کاڵ، بۆ بواری پیشەسازی، بۆ بواری بازرگانی و هەروەها بۆ بواری سەوزکردنی شارەکانمان. بە دڵنیاییەوە ئەو پرۆژانە وا دەکات کە ئەو ئاوەی بەرهەم دەهێت بەشێکی بەکار بهێنرێت. خۆشبەختانە پرۆژەی پاڵاوتنی ئاوی پیسی ماڵانمان هەیە کە لە ئایندەیەکی نزیک پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەیخاتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش وا دەکات کە بە هاوتەریب لەگەڵ پرۆژەکانی ئەو ئاوە پیسەی کە لە ماڵانیش بەرهەم دەهێنرێت، ینی دروست دەبێت ئەو ئاوەش دووبارە بەکار بهێنرێتەوە بۆ مەبەستەکانی سەوزایی، کەواتە دەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان نەک تەنها لە بەرهەمهێنانی ئاو بەڵکو لە پاڵاوتنەوەی دووبارە پاڵاوتنەوەی ئاوە پیسەی کە بەرهەم دەهێت و بەکارهێنانەوەی بۆ پرۆژانی وەکو جەنابەت باست کرد. بە دڵنیاییەوە ناوچەکەی ئێمە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوای تێدای وەکو باسم کرد دەبینین شارەکانمان چیتر سەوز نابن، بەڵام بە بوونی ئەو زۆرە پرۆژانە وا دەکەین دووبارە شارەکانمان سەوز بۆتەوە، ژمارەی دار و ژینگەکەمان پاکتون. باشە دکتۆر، پرۆژەی پاڵاوتنی ئاو زۆربەی و ئاوانە بۆ ئاودێری پارکەکان بەکاردەهاتن و کۆمەڵێک بیریش لێدرا
دابوون لە نێو پارێزگاکان و سنتەری شارەکان و ئاودێریکردنی پارکەکان و باخچە و سەوزاییەکان لە نێو سنتەری شارەکان بە ئەم پرۆژێ بۆ پاڵاوتنی ئاو یا ڕسایکلینی ئەتوانێت بڵێن ئەو بیرانەشدا دەخرێن چیتر هەرێمی کوردستان دەتوانێت ژنگێکی پاک و خاوەن پرۆژێکی گرنگی استراتژی پاراستنی ئاسایشی ئاو بێت بەدڵنیاییەوە ژمارەی ئەو بیرانەی کە لە ئەنجامی جێبەجێکردنی پرۆژەی دووبارە پاڵاوتنەوەی یاخود ڕسایکلینی ئاو زیاتر دەبێت بۆ نمونە ئێستا ئەگەر نمونەیەکی بچووک وەربگرین دەبینی لە پارکی سامی عەبدوڕەحمان پرۆژەیەکی بچووک جێبەجێکرا ژمارەیەکی زۆر لە بیرەکانی نێو ئەو پارکە کوژاوەتەوە بەڵام ئەگەر بێت و پرۆژەیەکی بە قابارەگەوەری وەکو ئەوەی پرۆژەی ڕسایکلینی ئاو یاخود ویست وۆتەر تریتمنت پلانتی پێ دەڵێن جێبەجێ بکرێت ژمارەی ئەو بیرە کوژاوانە زیاتر دەبێت و هەروەها دەتوانین بڵین دەتوانین لەو ڕێگەیەوە ئاسایش و ئاسایشی خۆراک زیاتر بکەین بۆی لەبەرەوەی ئەو ئاوەی کە بەرهەم دووبارە ڕسایکل دەتوانرێت بۆ مەبەستی کشت و کاڵکردن بەکارمێ زۆر جاران دەبینین لە تەلەڤیزیۆنەکان خەڵک گلەییلەوە دەکات ئەو سەوزەیە یاخود ئەو میوەی کە لە ماڵەوە بەکاری دێنین بە ئاوی پیس ئاو دەدرێت بەڵام ئەگەر بێت و ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت کە دڵنیام لەوەی جێبەجێ دەکرێت ئەو ئاوە بەکاردێتن بە شێوەیەکی ئاوێکی خاوێنتر و پاکتر بەکاردێت بۆ مەبەستی کشت و کاڵکردن. باشە دکتۆر جەنابەت پسپۆڕی لە بواری ئەندازی شارستانی و ژینگە و هەروەها لە بواری سەرچاوەکانی ئاو بەڵام ئەمەوێ ڕێنمایی جەنابەت بە هۆشیارکردنەوەت بە هاوڵاتیان بڵێن بێگومان هاوڵاتیش گرنگە لە بەفیڕۆنەدانی ئاو دەستکردن بە ئاوە بۆیە هاوکاری حکوومەت بێت بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانە چۆن دەکرێت ئەمە بێتە کللتور بۆ بەفیڕۆنەدانی ئاو پاراستنی ژینگە. طبعا پرسیارێکی زۆر جوانە دەستخۆشی لێ دەکەم جەنابی سەرۆکی حکوومەتیش هەم لە وتارەکەی باسی ئەو شتەی کرد بەدڵنیاییەوە زۆر گرینگە هاوڵاتی کە درک بەوە بکات کە ئەو بەشێکە لە پرۆسەی بەکارهێنانی ئاو لە دابینکردنی ئاسایشی ئاو لە وڵاتە ئەگەر سەرنج بدەین لە وڵاتان بۆ هەر تاکێک ڕێژەی بەکارهێنانی ئاو چەندە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپی دەگاتە نزیکەی 150 لیترێک من نامەوێت بڵێم بەراوردی وڵاتی خۆمان لەگە وڵاتێکی ئەوروپی دەکەم بەڵام لە وڵاتێکی وەکو ئوردن کە هاوسەی وڵاتی ئێمەیە ڕێژەی بەکارهێنانی ئاو 80 لیترە بەڵام بە گوێرەی هەموو ئەو دیزاینانێک کە ئاگادارم لە پرۆژەکانی دابینکردنی ئاو اعتماد لەسەر ئەوە دەکرێت کە ڕێژەی بەکارهێنانی تاکێک لە ئاو بۆ بەمەستی بەکارهێنانی ڕۆژانە دەگاتە نزیکەی 350 تا 400 لیتر کە دوو بەقەت یاخود دەتوانانی بڵێن سێ بەقەت ئەو بڕێیەکە لە وڵاتان بەکاردێت کەواتە گرینگە هاوڵاتی ڕۆڵی هەبێت لە کەمتر بەکارهێنانی ئاو دەبێت ئەو هۆشیاریە هەبێت کە ئێمە لە شوێنێکداین لە ناوچەیەکداین کە کاریگەرە بە گۆڕانکاریەکانی کەشەوە ناکرێت ئێمە ئەو ئاوەی کە بە نرخێکی کەم بەدەستمان دەکەوێتە تەبعاً دەمیست ئاماژە بەوە بدەم کە قەبارەی نرخی یاخود برین نرخی بەرهەمهێنانی 1 لیتر ئاو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی دۆلارێک دەوەستێت هاوڵاتی بە بڕێژی کەمتر لەو نرخە ئاوەکەی پێدەگات ڕۆژانە کەواتە دەبکرێت بەشدار بێت لەوەی کە ئەو ئاوە کەمتر بەکار بێت بۆی بە شێوەیەکی گشتی سەرنجام ئاوەکە بەکار بێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئەندام محسن پسپۆڕی سەرچاوەکانی ئاو کە لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. زۆر سپاس بۆی باش خۆشحاڵم. سپاس دەکەم ئەم گەشتەی هەواڵەکانیشمان پێشکەش کردن سپاس کە بینەر و بیسەری کوردستان 24.